کۆبوونەوەکانی ئەمڕۆ کە تایبەت بوو لە نێوان کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی تایبەت کرا بوو کۆبوونەوەکان بە باسکردنی هەڵبژاردننی داهاتوو کە تایبەتە بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی و وتەبێژی کۆمەڵی ئیسلامیمان کردووە. مامۆستا ڕێبوار بەخێر بیت. ئەوەی ئەمڕۆ لە سلێمانی گوزەرە چۆن باسی لێوە دەکەیت یاخود ئەو کۆبوونەوانە چی بوون و چی لێ دەخوێنێتەوە بۆ داهاتوو؟ بەناوی خی گەورە و میهرەبان زۆر سپاس سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. خۆتان نەزانن تاوان ئێمە ئێستا نزیکە بینەوە لە هەڵبژاردنەکانی بەگشتی هەڵبژاردنەکان هەم لە هەرێمی کوردستان و هەم لە عێراق. ئەمە ئەمڕۆ ئێمە زیاتر گفتوگۆ بوو لەسەر بەشداری کورد لە ناوچە جێناکۆکەکانیان ئەوەی کە پێوترێ سنووری مادەی 140. ئەبێ ئێمە بگەڕینەوە ئەوەی کە لە کورد لە قۆناغەکانی ڕابردوودا ڕەنگە بەرەنجامی خراپی حکومڕانی و دۆخی حکومڕانی هەرێمی بڕیار بەدەستانی هەرێم لەو ناوچانە ئێمە وە بەرەنجامی بڕیارە سیاسیە نادروستەکان ناوچانەمان لە دەستداوە ئێستا کورد لە بەردەمی بچووکبوونەوەیەکی گەورەدایە لەو ناوچانە حەقیقات. تو ئێستا ئێمە لە گفتوگوی ئەوە داین چۆن ئێمە ئەتوانین ئەو هەڵانە ڕاستکەینەوە کە لە ڕابردوودا کراون و چۆن بتوانین بەشدار بین بە جۆرێک کە کورد ینی لە هاوکێشەکان ڕۆڵی خۆی وەربگرێتەوە و لە چوارچەوەی دەستوری عێراقدالانی کەم ئیدارەیەکی هاوبەشی ئەو ناوچانە دوای ئەو هەڵبژاردنانە دروست ببێتەوە کە مافی دانیشتوانی ئەو ناوچە و کوردەکانی ئەو ناوچانە حەقیقەت لەوە زیاتر نەخورێ و دەستپێکی ئەوە خۆتەزانی ئێستا بەکار لەسەرەوە بکرێت کە ئاوارەکانی ئەو ناوچانە بگەڕێنەوە و بەشداری بکەن لە هەڵبژاردنەکانی ئەو سنوورانە و لە ئێستادا بەگشتی ئەو ناوچانە لە دۆخێکی خراپدان و بە تایبەتتریش تەمان ڕەنگە قسە لەسەر هەندێک ناوچە لە ڕووی ئەمنی شەو دۆخەکەیان زیاتر خراپ بوو بێ وەکو ناوچەی دووسخورمات و ئەمانە گفتوگۆی سەرەکی ئەو کۆبوونەوانە بوون. ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەو ڕۆ تێگەیشتنی هاوبەشمان هەیە و گەشتوینە ئەوەی کە بژاردەکان لە بەردەمماندا کراون گفتوگۆمان کردو کە ئێمە چۆن خۆمان ئامادەکەین بۆ بەشداری لەو ناوچانە و کۆبوونەوەی دووهەمیش کە باست کرد کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بوو هەر بۆ ئاراستەیە بوو کە کورد چۆن بەشداریەکە لەوەی مە لە کۆبوونەوەی دووهەمیش بیرروڕای خۆمانمان خستە ڕوو بەڕوونی و دیارە تەمان بڕیار بەدەستی یەکەم لەو ناوچانە لە ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بوون و بەشێکی ئەو هەڵەیەش ئێمە پێمان وایە ئەو باڵەکەی لە ئەستۆی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆمە بەرەنجامی ئەو بڕیارێکە ئێمە بەشێکی گەورەی خاشی هەرێمی کوردستان کە لە نیوەز ئەگەر زیاتر نەبێت کەمتر نیە لە دەستمانداوە. لێ کاتدا هەر ئەمڕۆ کۆبوونەوە لە نێوان کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکێتی ڕوویداوە وا باز دەکرێت کە کۆمەڵی ئیسلامی لە بزوتنەوەی گۆڕانەوە نزیکترە بۆ هەر هەنگاوێک لە داهاتووە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان پێکەوە بینێن بۆ هەڵبژاردنەکانی نوێنەرانی عێراق. چۆن ئەمە خوێندنەوەتان چییە بۆ ئەم بابەتە و بۆچی کۆبوونەوە لەگەڵ یەکێتی دەکەن لە کاتێکا خەڵک ئەڵێ لەگەڵ گۆڕانان نزیکترن؟ زانی ئێمە تەوانەوە مەسەلەی دووری و نزیکی ئێمە زیاد لە جارێک و پرسیارەمان وەڵام داوەتەوە ئێمە لەگەڵ هەم بزوتنەوەی گۆڕان و ئێستادا ڕەنگامە لەگەڵ لایەنی کەش ئەم نزیکی هەبێەوە دواترین هەنگاویش ئێمە لەگەڵ هەم بزوتنەوەی گۆڕان و هەم هاوپەیمانی دیموکراسی بەش سەردانی بە شاندی مشترەک سەردانی بەغدامان کرد و ئەجەندای کۆبوونەوەکانیش لە بەغدا ڕوون و ڕاشکاو بوون. ئەمە پەیوەستە بە دوو پرس یاک ئەوەی کەم لە یەک نزیکی یا تێگەیشتنی هاوبەش بەشێکی پەیوەستە بۆ دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان و ڕاستکردنەوەی باری لاری حکومڕانی هەرێمی کوردستان یعنی ئەوەی پەیوەستە بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە و بەشی دووهام مەسەلەی مامەڵەیە لەگەڵ بەغدا و شێوازی مامەڵەی کوردە لەگەڵ بەغدا و ڕاستکردنەوەی هەڵەکانی ڕابردووە. ئەم دوو پرسە پرسی هاوبەشن و کۆشی پەیوەندی بە بەرژەوەندی گشتی خەڵکەوە هەیە. ئێمە لە کۆبوونەوەکانی خۆشمان ینی حەقیقات لە کۆبوونەوە داخراوەکانیش لەگەڵ هەم برادرانی بزوتنەوەی گۆڕان بە بەردەوامیەوەڵی نزیکی ئێمە لە سەربنەمای بەرژەوەندی خەڵکە لە سەربنەوەی بەرژەوەندی گشتیە لە سەربنەمای تێڕوانینی هاوبەشە بۆ سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و ئێمە گەر ناهیچ خواستێکی خۆتان نەزانن ینی
ئێمە هیچ ئامان خواستێکی حزبی کۆمان ناکاتەوە وەکو چۆن هیچ خواستێکی حزبیش لەلایەنەکانی دوورمان ناخاتەوە ئەوە نەبێت کە جیاوازیمانە بۆ شێوازی حکومڕانی و بۆ شێوەی ئەو سیستەمە حکومڕانی کە لە هەرێمی کوردستان ئێمە حکومڕانی هەرێمی کوردستانەکەوە شێوازی ئەو پەیوەندیانش کە لەگەڵ بەغدا ڕێکەخرێنەوە و شێوازی بەشداریکردنی کوردیش لە حکوومەتی داهاتووی عێراق و لە ناوچە جێناکۆکانیشە و حکوومەتە مەحەلیانی کە پێکەهێنرێنەوە. بابەتێکی ئێستا وروژێنراوە کە گوایە کۆمەڵی ئیسلامی بۆی هەیە لە تەنانەت ناوچە جێناکۆکەکان یاخود لە هەرێمی کوردستان بەرەیەک پێک بهێنێ بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکان لەگەڵ یەکێتی و پارتی ئەمە لەلایەن بنکەی جەماوەری ئێوەوە وەکو کۆمەڵی ئیسلامی ڕەنکەی ڕەفەز بێ وەڵامتان چییە بۆ ئەمارەکە؟ ئەم بابەتە بەو شێوەیە تەوانوەکو باسم کرد ئێمە لەگەڵ کۆمەڵی لایەن تێگەیشتنی هاوبەشمان هەیە ئەم تێگەیشتنە هاوبەشە لە ناوخۆی هەرێمی کوردستان کۆمەڵە پرسە بۆ تێیدا هاو هەڵوێست بووین وەکو باسم کرد و کۆمەڵە مشتەرەکاتمان هەیە پەیوەستە بە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و بەرنامەیە بۆ شێوازی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و چۆن بگەینە سیستەمێکی حکومڕانی تەندروست کە تێیدا خزمەتکردنی هاوڵاتیان سنتەر بێەوە ئەو شێوازە حکومڕانی کە 26 ساڵی ڕابردوو حکومڕانی هەرێمی کوردستانی پێکردو ڕاز بێتەوە و ئەمە ینی بەرەیەکە گەرناوی بەرە بێ و چوارچێوەی هەبێ حەقیقەت بەرەیەکی مەکتوب و نووسراو نییە ئەمە بریتە لەو لایەن و هێز و کەسایەتی و ڕۆشنبیر و خەڵکانەی کە فعل ناوە بیرەکەنەوە کە هەمووان پێکەوە هەموو ئاراستەکان و هەموو هێز و زەوتوانەکان کۆکەینەوە لەو پێناوەدا ئەمەش ئەرچی هەموو کەسێکە چوەک هاوڵاتی چۆک هێز و لایەنە سیاسیەکان چۆک ڕۆشنبیر ئەوەی کە لەو ڕووەوە ئەبێ هێز و لایەنە سیاسیەکان هەنگاو بنن هاوکات لەگەڵیدا بێ قەڵەم بەدەستەکانیش ڕۆڵی خۆیان ببینن ئەبێ دەستگای میدیاکانیش ڕۆڵی خۆیان ببینن بەنسبەت ناوچە جێناکۆکەکانەوە دروستە و ئێستا دوو بژاردە هەیە حەقیقەت و ئێمە لە گفتوگۆ داین لەو ڕووە بژاردە یەکەم ئەوەیە کە ئێمە چەند لایەنێک بەیەکەوە گفتوگۆکەین بۆ ئەو ناوچانە لستێکی هاوبەشمان هەبێ و بەیەکەوە بەشدار بین و وەکو باس کرا کە ئەوەی لە ڕابردوودا گوزەراوە و ئەوەی کوردی بێ ئومێد کردووە لەو ناوچانە ڕاستی کەینەوە ئەو ناوچانە لە بێ ئومێدی ڕزگار بکرێت لە بەرامبەردا یارمەتیم بدە بژاردەیەکی کەش هەیە ئەویشەوەی هەموو هێزە کوردیەکان پێکەوە بەشدار بن ئەویش ئێستا گفتوگۆی لێ ئەکرێ و ئێمە بەڕاستی لانی کەمەوە کۆمەڵی ئیسلامی بۆ بەشداری هەموو هێزە کوردیەکان قسەی خۆمانمان هەیە و ئێمە پێمان وایە ئەو لایەنانەی لە ڕابردوو ئەو هەڵانەیان کردووە ئەبێ تەحمولی مەسئولیەتکەن و ئەبێ ئامادە بن بەشێ لەو هەڵانی خۆیان ڕاستکەنەوە و حەقیقەت ئەبێ لەو ڕۆژەو ئێمە بە ئەجندایەکی ڕوون یا بە کارنامەیەکی ڕوون و شەفاف بەرامبەر خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەنگاو بنین ئەم دوو بژاردەیە ئەوەی کە تۆ باست کرد بژاردەی ئێمە نین ئەم دوو بژاردەیە هەن لە ساحەکەدا هەردووچیان ئێستا جێی گفتوگۆ ئێمە هیچ ناواقع فەرزی ناکە بەسەرمان ئێمە زانی چۆنە با من یارمەتی ئەو بکەم کاک مەحموود یەکەم ئێمە و کۆمەڵی ئیسلامی چۆن ڕوانینە ئەو قەزیانە وەکو چۆن ئێمە لێرە کۆی هەڵوێستە سیاسیەکانمان لە ڕابردوودا یعنی هەمیشە پێوەری ئێمە بۆ هەڵوێستەکان پە وەکو حزبێکی ئیسلامی حەقیقات پێوەرەکانی ئێمە پێوەری شەرعین پێوەری ئەوەن کە ئەو پێوەرانن کە لەنی خزمەتی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی پێکرێ ناگەڕێی نە بە دوای بەرژەوەندی کەسیەکان نە بە دوای بەرژەوەندی حزبیەکان و لەو ڕۆژەوە ئێمە ینی ئەگەر پێویستکە لەو بەرنمەیە بیڵین یا لە کاتی تر پێویستکە بیڵین ئێمە زۆر ڕوونین ئێمە لە بەغدا چەند ساڵەکە هەین ئەو تەنها خاوەنی ئەو فراکسیۆنین کە هەمانە ئەو هێز و لایەنانە بەرپرسن کە بە دەیەها پۆستیان لێ وەرگرتووە دەیەها مەکسەبی هەمیشە گفتوگۆ مفاوەزاتەکانیان وەکو من لە چەند بەرنمەیەکی پێشوش لە کەناڵی ئاسمانی پەیام ئاماژەم بۆ کرد کە ئەوان هەمیشە لە مفاوەزاتەکانیان لە بەغدا لەسەر ئەو وەقفەیان کردووە کە چەند مەکسەب بەدەست بێنن و چەند مادە بەدەست بێنن ئەو مادێش کە لە بەغدا بەدەستیانێن ئەوە مەکسەبی مادی هەم مەکسەب پۆست و مەناسب بۆ حزب بەکارهات و هەردووچی ئێمە حەقیقەت پێچەوانەی ئەوە هەنگاوانین و پێچوانەی ئەوە بیرەکەینەوە بەڕاستی بیرەکەینەوە ئەوەی کە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکە ئەوەی لە بەرژەوەندی گشتیە بۆ ناوچە جێناکۆکانیش حەقیقەت ئەڕوانینە ئەوەی لە خزمەتی کووردە لەو ناوچانە ئەوەی بەرژەوەندی گەلی کووردە ئەوەی خواستی هاوڵاتیان و دانیشتوانی ئەو سنوورەیە ئێمە ئێستا لە گفتوگۆ داین حەقیقەت خۆمان هەر بۆ زانیاریت لەگەڵ بەشێکی گەورەی
هەم ئۆرگانەکانی خۆمان هەم لەگەڵ لایەنەکانی کە لەگەڵ خەڵکی ئەو ناوچانە لە گفتوگۆ داین ئەوە هەڵبژێرین کە بەرژەوەندی ئەو خەڵکەوە ئەو خەڵکی ئەو سنوورانە ئەیانێت. لەبەر ئەوەی کاتم کەم لە بەردەستماوە ویستم ئەو پرسیارە لە جەنابەت بکەم. سەرکردایەتی سیاسی کورد کە پێک هاتووە لە دوو لایەنی سەرەکی ئەگەر بڵین سێ لایەنی سێم خۆی لکاندووە پێیانەوە چۆن ئاوات وەسفی بکەین بەشدار بوون لە نەکسەیەکی گەورە لەسەر کورد کە ئەویش دوای ئەنجامدانی ڕێفراندۆم بوو لە دەستدانی 150 خاکی کوردستان بوو لەوانەش کەرکووک و ناوچەکانی دەوروبەری کە دوو سخور ماتوو بوو. بۆ ئەبێ کۆمەڵی ئیسلامی و چەند لایەنێکی تر بێن ئەم هەڵە مێژوویە ڕاستکەنەوە بۆ ئەم لایەنانە ببن بە یەک بەرە لە کەرکووک و بە یەک بەرە بەشداری لە هەڵبژاردن بکەن. جارە یەکەم ئێمە هەرگیز بۆ ینی بۆ سەرکردایەتی ئەحزاب سەرکردایەتی سیاسی کوردمان بەکار نەهێناوە کۆمەڵی ئیسلامی. ئێمە خۆمان چوینەتە بەغدا سێ وتمانە وەفدی هاوبەشی کۆمەڵ گۆڕان هاوپەیمانی ئەمەمان بۆ لایەنەکانی کەش پێ ڕاستە و خۆزگاوان لە ڕابردووشدا کە نوێنەراتی کوردیانە کردیان و تا سەرکردایەتی ئەم چەند حیزبانە و ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم هی کۆمەڵە حیزب بوو ئەو حیزبانە دروستیان کرد و هەڵوێستی ئێمە لە سەری ڕوون بووە. ئێمە ینی ئەمڕۆ دوو دیدگا هەیە لە هەرێمی کوردستان حقیقە دیدگایەکەیە کە دیدگای حکومڕانانی هەرێمی کوردستانە ئەمە نەتیجەکەی زۆر ڕوون بۆتەوە. دیدگایەکی کە هەیە کە کۆمەڵی هێزی ترلانی کەم ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا بە بەردەوامی لەگەڵ ینی بزوتنەوەی گۆڕان و ئێستاش لەگەڵ هەندێک هێزی کەدا دیدگایەکی هاوبەشمان هەیە کە ئەبێ سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاست بکرێتەوە بە سروشتی مامەڵەی لەگەڵ بەغداشەوە و بە شێوازی حکومڕانیکردنی کوردیش لە ناوچە جێناکۆکەکان و ئێمە حقیقات کاک مەحموود من ئەوە بکەمە دواوەڵام ئێمە ئێستا تا ئەم لە حەزەیەکەمە قسە بۆ تۆکەم ئێمە گفتوگۆ ئەەکەین هیچ لای ئێمەوە کۆمەڵی ئیسلامی ئێمە هەڵە بۆ هیچ هێزێکی سیاسی ڕاست ناکەینەوە بەڵام ئەم سیستەمە حکومڕانی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەو ئیدارەی لەو ناوچانە دراوە کە لەمە دوابێتە ئیدارەیەکی هاوبەش بە پێی دەستور دوای هەڵبژاردنەکان ئێمە لە بیری ئەوە داین چی لە بەرشەوەندی کووردە لەو ناوچانە و چۆن نەتوانین حقیقات حکومڕانیەکی ڕەشید و چاک بجێڕینەوە بۆ ئەم ناوچانەوە وەکو چۆن لێرەش لە هەرێمی کوردستان ئامادەکاریەکانی ئێمە بۆ هەڵبژاردن لەو پێناوەیە لە هەرێمی کوردستانیش ئەساسی ئەو حکومڕانی ڕاست بکەینەوە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت.